دگەل پێشڤەچۆنên لەشکرەی تورکیا لە دۆرە عەفرینê خەڵک شەپرزا dibin û nerazî bûn bihêz dibin. Şerê Kurdan ji bo bilindkirina alaya Kurdistanê li Kerkûkê nerawestiyaye. û em ê çîroka keçekê bibihîsin bûye armanca qaçaxçiyatiya seksî li Amerîka. سلااو و ڕێز و هیڤین دەما خۆش دەگەڵ کورد کۆنەکشن ji dengê Amerîka li Washington. کورد کۆنەکشنی ئەمڕۆمان بە بڕیارێکی نوێی سەرۆک ترامپ دەست پێ دەکەین. سەرۆک دانەڵد ترامپ وەزیری دەرەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە پۆستەکەی لادەبات. ڕێکس تیلەرسن هێشتا هیچ لێدوانێکی نەداوە لەسەر ئەو لادانەی لە پۆستەکەی. سەرۆک ترامپ لە پۆستێکدا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەردا نووسیویە مایک پۆمپیۆ سەرۆکی دەستگای CIA جێی تیلەرسن دەگرێتەوە و نووسیویشیە دەخوازێت جینا هەسپێل جێگیری پۆمپیۆ ببێتە سەرۆکی CIA. لەشکری تورکیا و هێزە سووریاییەکانی هاوپەیمانی ئەنکەرا وەک دەڵێن لە پێشڕەویدان بەرەو شاری کوردنشینی عەفرین. لەگەڵ ئەوەشدا لە مانگی ڕابردووەوە هێزەکانی سەر بە حکوومەتی سووریا گەیشتنە ناوچەکانی دەوروبەری عەفرین بۆ بەرەنگاربوونەوەی لەشکرکێشیەکەی تورکیا. وەک سەرچاوەکانی هەواڵ دەڵێن ئەو هێرشانەی لەشکری تورکیا دەشێ ببنەمایی کارەساتێکی مرۆیی لە ناوچە کوردیەکانی سووریادا. هەروە دێ و ژمارەی قوربانیانی سیڤیلی لە شاری کوردنشینی عەفرین ڕوو لە زیادبوونە هەروەک چۆن ئاستی ناڕەزایی و تووڕەیی خەڵکیش زیاتر دەبن. نەخۆشخانەکانی عەفرین پڕن لە برینداری خەڵکی سیڤیل بەهۆی لەشکرکێشیەکانی تورکیاوە. خەڵکینە گوێ بگرن کوان وڵاتانی جیهان لە کوێن تکایە سیرکەن چیان لە عەفرین کردووە ئەوە تا هەمویان خەڵکی سیڤیلن ئەی هاوار ئەو هەموو خەڵکە سیڤیلە کوژران. ئەم منداڵە لە نەخۆشخانەیەکی شاری عەفرین داوای دایکی دەکات و هێشتا نازانێت دایکی قوربانیەکی تری هێرشەکانی تورکیایە. لە چەند ڕۆژی ڕابردوودا لەشکری تورکیا و هێزە هاوپەیمانەکانی لە سووریادا پێشڕەویان کردووە بە ئاراستی عەفریندا. ئەنکەرە دەڵێت ئەو کردە لەشکریانەی هەر تەنها بۆ عەفرین نییە. هەرکە عەفرینمان لە تێرۆریستان پاکردەوە ئیتر لە منبەج و کۆبانی و سەریکانی و قامیشلوش پاکیان دەکەینەوە. لەگەڵەوەشدا ڕۆژانە تەرمیندایان قوربانی ئەو هێرشانەی تورکیا لە عەفرین و ناوچەکانی دەوروبەری بە خاک دەستپێریان بەڵامەوە نەبۆتە مایی هێوربوونەوەی ناڕەزایی و تووڕەیی شەقامی کوردی لە سووریادا. ئەم بەژنە ئەردۆغان عەفرین نەجێتە تێ زاروکات بکوژێت هاتیە زاروکات بکوژێت دەرکردنەوێ دەرێت عەفرین نەجێتە بەگەرە. ئێمە وەک خەڵکی باکووری سووریا بە هەموو پێکاتەکانیەوە کورد و عەرەب و ئەرمەنی و ئاشووری دژی ڕەفتاری تووریستانە و تاوانکاریانەی دەوڵەتی تورکیاین کە فەرتر لە 50 ڕۆژە دەستی پێکردووە دژی هەمومان. بڕیاری ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکانیش بۆ ئاگربەستێکی 30 ڕۆژی لە سەرانسەری سووریادا نەبووە مای ڕاگررتنی هێرشەکانی تورکیا بۆ سەر عەفرین و هێرشەکانی تری حکوومەتی سووریاش لە ناوچەکانی تری وڵاتەکەدا. پێویستە دەرفەت هەبێت بۆ ڕاگررتنی شەرەنگیزیەکان، پێویستە دەرفەتی گایاندنی کۆمەکان هەبێت، پێویستە بوارێک هەبێت بۆ گواستنەوەی نەخۆش و بریندارەکان، پێویستە شیانی هەڵگرتنی گەماڕەکان هەبن، پێویستە گایاندنی کۆمەکان بە تەواوی بۆ خەڵکی سووریا خێرا بکرێن. ئێمە لە پێناوگەلی سووریادا ناتوانین دەستبەرداری ئەو پێویستیانە بین. ئەم جۆرە ڕاگەیاندنانەی نەتەوە یەکگرتوەکان دادی خەڵکی عەفرین نادات. هاتنا بيشيا أم منظمة الأمم المتحدة أم دبيجن أم هاتنا مدنجك يخد بيجنا جوارا أم بيجن شيء ذنب زاروك يا ذاك سيقول العفريني زاروك هاتنا كوشن أم بيجن كا وشي قوتيا قوتنا وشيا شغالية وشنا اجدوه وام هاتنا فيديو معتصام تكون إيروجي وروجات دوايا. تورکیا ئەوی لە شاری عەفرین بڕیوە بەهۆی هێرشەکانیشیەوە خەڵک ریز دەبەستن بۆ بەدەستهێنانی ژەمە خۆراکی ڕۆژانە. دانیشتوانی کورد لە سووریا لە نیگەرانیەکی قوڵیشدا دەژین بەهۆی بێدەنگی کۆمەڵگەی نێونەتەوەی لە بەرامبەر هێرشەکانی تورکیا بۆ سەر ناوچەکانیان. هێزین سووریە بە پشتەوانیا رووسیا شەڕێ دەرخستنا کۆمەڵین ڕکابەر ji غوتا ڕۆژهەڵات گەرم dikin hevdemê hewlên dîplomاتîk li netewên girtî ji bo ragirtina şeran û derbazkirina bi silamet ya sivîlan
هێزن سووری لە نیڤە مەها سباتێ دەست بە هێریشان کریە لە دەڤەرا غوتا ڕۆژهەڵات و نزیکی 6 ji sadê ji destê komalên serhevdan derxistina raport derbaskirina medeniyan radgehînin bi taybet nexweş û birîndaran duh netewênêgirtî jî got pitir ji 1000 kesan piraniya wan jin û zarokin pêtivî bi alîkariyên tenduristiyên bilez hene çavdiriya mafin mirovan bin gehevê li Londonê jî dibêje ji hijdey meha dû were pitir ji 1180 kesan di bombebarankirinê de li wê deverê hatine kuştin. Gelek şarêzar rewşa aloza xota Rojhilat bi rewşa Efrînê ve peywendîdar dikin. Germkirina şeran li xota û rawistandina alîkariyên Tirkiye ji komalên radîkalên Sûrî re li wir hem berî ladana bala cîhanê ye ji karên serbaziyên Tirkiye li Efrînê. Galo ev şirovekirin çendê rast e û rast e eger Tirkiye herêmên Kurdan girtin ew herêm wê bibin warên ewle ji radîkalên İslamî re divê delîvaya Kurd de em van pirsan dêxin pêş Dr. Sîvan Saîd profesorê alîkar li Zankoya Şensî normal li Çînê. Dr. Sîvan spas bo demê te em ji şarezayan dibihîsîn ku bazar li ser Efrînê ye. Rûsya, Tirkiye û İran û rejima Esed jî helbet ev bazar kiriye. Çavê xwe ji Efrînê bigirin xota wê ji opsiyonê bêpaqişkirin. Heta çendê ev rast e. بەڵێ ڕۆژ باش ڕاستی ئەو ئارگومانەکە کە ڕاستی دێت تێدا هەیە لێ دیساژی ژناو بازارێ سیاسەتدا و بازارێ ئەو ڕەدوبەدەلێن سیاسی ji بۆ وان هێزێن کە تەنێ بەرژەوەندیە خۆ ئەساس دەگرن ئەم ناکارن بێژن تام ڕاستە و ئیدی ئەو خەیال کە نەها بووە بە ڕۆژەف کە دەبێژن بەلکی غۆتە لە بەرامبەری عەفرین هاتیە حەس دەرکردن ئیدی ئەو تەمام دەبێت شتێکی ڕاستی جبركو ام زانن سياسات او برجوانديان دولتين مازن كالور بروكسي وان هي اللي خفتن بوقت تيز فراندن هربو ميناك ايرو مثلا ترامب سروكي امريكا او وزير خارجيه خو جوهرانت مثلا ديسا جي بلكي او بوليسيوي ديسا لعفرين باواكي لز بجوهره ايرو سبي تشتك كام تخميننا كان لعفرين بجكرن لي ديسا ارجومنت از باورم راستێکی تێدا هەیە ئەوژی ئەوە کە وەکی هێزن مەزن هەموو نابێ خۆ لەسەر ئەو خەیاڵ کە تورکیە نەها لە قازانجی تورکیە حسابکردنە مەسەلەن ئەم دەبینن دۆژی لە نەتەوەیان یەکگرتی و دوو هەفتە بەریژی کە ئەو بڕیاری یەکمە ئاگربەست هات دەرکردن لەوە یەک کەلیمەژی لەسەر عەفرین نەهات لێ من ئەزبار دەزانم و خەڵکی هەموو بار دەزانن کە لە غۆتە نەها فاجعەکی ئینسانی چێ دەبە لێ دیساژی لە عەفرین ئەگەر سکەیڵەویژی ئەو قازمەزن بێ دیسا هەیە لێ وان هێزێن کە بەرژەوەندیە وان هەیە لەسەر ئەو مەسەلە لەسەر عەفرین توجارە ناپەیون لێ لەسەر غۆتە بلەزوو بە تەکەسکردن دپەی دکتۆر سیڤان بکوتی ئەرگومان هەنێکی ڕاستی تێدایە بۆ بەرسم پرسیارە دەدوێ جەنابێتە وەختە بەلی پرسیارە دوێ بکەم ئەم سەر ئەمریکا دەبینین تو بێژی بکورتی گۆڕینا وەزیری دەرڤ گۆڕینێک بە سیاسەتە ئەمریکادا دروست بکە لەسەر سووریاژی و لە هەمبەر کوردان باوەڕم کە بەڵێ گۆڕینێک چێ دکا ژبەرک و ئەو ئەگەر ئەرگومانێ بەرێ تیلەرسن ببینین لەگەڵ هەفشانێ خۆ چاوژۆغلو لەگەڵ تورکیا زێدە نەرم بوو ینی وەکی دیسکۆرسی بەردەفکی ئەمریکا نەبوو وەک بەردەفکی کۆشکی سپی نەبوو ئەس باوەڕم ئەو مەرەدن تێ ئەو مایک پۆمپیۆ شتێکی لەستر و هێرستر دەبێت لەسەر تورکیا باشە دکتۆر سیڤان پرسیارم نەداوی ئەوژی ئەوە شرۆڤەکارین کورد هەڵبەت دەبێژن ئەگەر هێڵا ژ عەزاز هەتا ئەدلێ بێکە دەستی تورکیا و پلان ئەوە هەرێمێن وێ بنواری ئەو هەرێمی بنوارین تیرۆریستان ڕا کۆمەڵی ڕادیکال ڕاک و تورکیا پشتاوان دەگرن نەها پشتا خۆ بوانەگەرن دەکە دیوان شەڕان دەبتابەت لە عەفرینێ ئەف ڕاستە بەڵێ ئەو تاز وەختێکی زێدە ئەس بێژم ڕاستە ژبەرک و بۆ چەند ساڵێن بوری ئەم دەبینن کە ڕێگەیەکی درێژ ناوبەرە تورکیا و داعش هەبووەکی سنوور تورکیا ئیسلاحەت کردبوو هیچ پرۆبلمێوی تو نەبوو لێ وەختێک کە کەوت دەست کووردا ئیدی تورکیا قیامەت ژوێ ڕادەکا و دەبێژێت تیرۆریزمەن خواریە یعنی وان تیرۆریست کە هەنە لەوەی ڕاستی وان بەناوێت جودا جودانەها نابێژن داعش دەبێژن جەبهەت النوسرە یان دەبێژن نزانم ئەحرار الشام یان ناوێت جودا وانە هەموو دەستێکە تورکیەنە و پرۆکسیە تورکیەنە ئەگەر ڕۆژێکی
باکووری سووریا بکەوێت دەستێوان هێزا ینی کە تێ دەست تورکیا ڕاستی ئەو کە جەیەکی ئەو تیۆریستێن ڕادیکاڵێن ئیسلامی. دکتۆر سیڤان سعید پرۆفسۆری ئالیکا لە زانکۆیە شانسی نۆرمال لە چینی گەلک سپاس. ڕۆژێوە باش سپاس. 14 ساڵ لەمەوبەر لە شاری کوردنشینی قامیشلو لە سووریا ڕاپەڕینێک دژی ڕژێمەکەی بەشار ئەسەد کرا. ئەم 14مین ساڵیادە هاوکاتی هێرشەکانی تورکیا بۆ سەر ناوچە کوردنشینەکانی سووریا. ئەو ڕاپەڕینە بە خۆپیشاندانێک دەستی پێکرد بەرەو ستادیۆمی سەرەکی شارەکە و ئەوجا پەرەسەندەکانی تریشی بەدوادا هاتن. ببوونەیە ساڵڤەگەرا چاردان یا سەرهێلدانا دوازدێ ئادارێ لە قامیشلۆیê چالاکی û bîranî li seranserî bajarên Kurda hatin li darxistin. Li Qamişloyê hejmareke mezin ji xelkên Qamişloyê daketin kolanê û ber bi stada duwazdê adarê ve meşiyan. Gelên Qamişloyê bi slogana berxwedana Efrînê berdewamiya raperîna duwazdê adarê ye li stada Qamişloyê li hev kompûn. Bi gotin û sloganan bûyera duwazdê adarê bi bîranîn û kuştina Kurdan li ser destê rejîmê ya wê demê protesto kirin û şermezar kirin. Hazirî hatibûn û hicûmî ser miletê me kirin, rastî miletê me jî berxweda ملتك يعني بي سلاح بي تشتك والهمبر في شقي وانا والهمبر سلاحي واني جران رابو وسريع يعني سريع الدات شرق الاوسط قشي دات بيجن برخدانا ولو شي نوي سالفگرا چاردان یارا پرینا دوازده ادارې تیل ببیرخستن د دماغو ایریشا لسر عفرینه گربویه جوان قامشلو د بیژنگو گلی کرد بردوام لراستی کشتن و تنکرین هاتیه و بریارا گلی کردجی اوگو برخوابده و برخودانه بکه برخودان عفرینه ام بیژن بنگاه خوش را پرینا 12 آداریا 2004 دگره جبرگو ویجاخه ملت کرد سری نتوان و خواست هبونا خو بده نشاندان همبری و سیستم شوفینی لسروی اساسی جی ایرو کی جو پیشنگتیا جوانا و سپوره ایرو اف داخویانی هات داین و افصال وگر ویرنگی هات داین لالی کیدن هن چالکوان مافی مروان دیویژن گو بنافکرین استادا گو کرد لی هاتن کشتن بناوی استادا بکروان 12 آداره تیواتیا دادمندیا و گوهزانه و دل مالباتان اویک خوشکر بنافکر بناوی استادا پاکروان 12 آداره اف مثلا هان یعنی جیت فهم کرن کو او شهیدن گوی چاوی کتن نهاتن قد کرن جی شهید گوی ایرو رو ده هندر شورش روجاوای کردستان ده جیانا حجزدان و او سرهلدان اوی چاوی بوک بنگه که جی شورش گوی ایرو لداردکوه و دستکفتیان دزقه هجایا بیبیرخستنی گو د 12 آدارا 2004 ده د انجام پفچونین ده استادا قامشلوی ده رژیم سوری سه کردن قامشلو لستاد کشتن وا سیویلان بو صدما گو کرد لسرانسری باجار و باجاروکین باکوری سوریایی گوله جید بن و هر وهال شام و الحلبه بهزاران داکتن کولانان و کشتن سردست رژیم پروتستو کرد رژیم سوری جی دوان خو پیشان دانا ده سیه کسیدن کشتن و جوی روژه تی ناسکرین به سرهلدانا 12 آداری و نها استادا گوله کرد هاتن کشتن تی بناف کرین استادا بکروان 12 آداری زانا عمر دنگی امریکا قامشلو و لبیروریا سالڤەگەڕا سیهەیە کیمیاباران کردنە هەڵەبجە ئیرۆ لە واشنگتن کۆنفرانسە کتێب بڕێڤەبرن ژەوە ڕاستەوخوا نەجیب باڵای هەفکاریمە بمەڕەیە نەجیب ڕۆژباش سەرێ سبەیە و نو جivین دەست پێ دەکا گەلۆ ناڤەڕۆکی وێ جivینی وێ چ بە ناڤەڕۆکە جivینێ یاوێ کۆنفرانسێ یا زەنگینە gelek kanalê gelek kes ji înstitûyên cuda cuda beşdarî vê konferansê bûne Joanna Simon Adams ji Global Center her wisa nûênerên gelek înstitûya yê navnetewî weke înstitûya Washington ji bo aştiyê her wisa li dîvçûnên çekê kîmyawî pisporên çekê kîmyawî ji Polanda beşdar dibe pêşî dexîl dest bi peyva vekirinê hate kirin di piştî peyvê yekser sînevizyûnek nîşan da vê sînevizyûnê de gelek tişt hebûn ji wan ku şahidên bû yerê an ku kesên ku ji çekê kîmyawî rizgar bûyn axiftin her yekî nasnama xwe da diyar kirin
بەڵێ نەجیبەگەر یارمەتیم بی پرسیارێکم هەیە باست لە زۆر کەس و لایەن کرد کە بەشداریان کردووە لەم کۆنفرانسەدا بەڵام نوێنەرانی شاری هەڵەبجە خۆیان وەکو کاربەدەستانی هەڵەبجە وەکو دانیشتوانی هەڵەبجە ڕزگاربووان لەو هێرشە کیمیاییە لەوێ هەن لە کۆنفرانسەکەیان نا بەڵێن من کەسێک و ئۆرگانیزای کردی پرسین ئەوان داخویاکردن و ژبەر و نەها کۆنفرانسێدایە دەستپێکردن دەستپێکە کۆنفرانسەیە ئەم پرانیە پەنەلا بەشدار نەبووین ئەم نزانین کە بڕاستی ناوە ڕووکەوان پانێلا دێ چی بژتن لێوان گوتی و یەک ji ناژڤیل هاتیە یەک ji kesên ku ji çekê kîmyawî ji bombebarana Helepçe rizgar bûyî û birîndarê çekê kîmyawiya ji Nashville hatiye vê dirê bi navê Mihemed Ezîz Ewlvêrê ye her wisa wan gotî ku zimna ku wê ji Helepçe yek ji birîndarên çekê kîmyawiye ew jî wê rêka Skypeê beşdarî konferansê bibe مادەمێکی ئاماژە بەوە کرد کە دەڵی کۆنفرانسەکە زیاتر باز لەو هەوڵانە دەکرێت بۆ ژێنۆسایدکردنی کورد دەدرێن نوێنەرانی ڕۆژاوا لەم کۆنفرانسەدا ئامادەن پەنێڵێکیان هەیە بۆ قسەکردن بە تایبەتی کە ئێستا هێرشی تورکیا لەسەر ڕۆژاوا هەروە دێ و زیاتر دەبێت بەڵێن من ئەو پەرژیژێ کرد من بخوا vêdirkê nûêner gelek dîtin nûênerên hedefê hatîne nûênerê balwêzxana Iraqê li vê derê ye berê Safa her wisa ka giran û nûênerên hedefê li Washingtonê li vê derê bûn min jê pirsiyên Rojava gotî me ew daxwaz kirine lê wan çalakiyek heye bawerim niha çalakiyek wan nizîk بەڵێ کاک نەجیب ببەخشە کاتمان نەما زۆر سوپاست دەکەم سوپاس ئۆفیسی سەرۆکوەزیری عێراق لە ڕاگەیاندنێکی تایبەتدا دەڵێ حەیدەر العەبادی فەرمانی داوە بەکردنەوەی هەردوو فڕۆکەخانەی هەولێر و سلێمانی و ڕێگەدان بە گەشتە ئاسمانیە نێو نەتەوەییەکان لیژنەیەکی باڵاش پێک دەهێنرێ بۆ سەرپەرشتیکردنی فڕۆکەخانەکان و خاڵە سنووریەکانی هەرێم بەپێی ئەو فەرمانە بەڕێوەبەرایەتیەکی نوێ پێک دەهێنرێ کە سەرپەرشتی و دەسەڵاتەکانی لەژێر کۆنتڕۆڵی وەزارەتی ناوخۆی عێراقدا دەبێت و سیستمەکانی چاودێریش دەبەسترێنەوە بە سیستمی سەرەکی کە لە بەغدایە ئەمە بێلەوەی فەرمانگەکانی پاسپۆرت و ڕەگەزنامەش لە هەردوو فڕۆکەخانەکەدا دەچنەوە سەر وەزارەتی ناوخۆی عێراق دوای ڕفراندۆمەکەی 25 مانگی نوێی ساڵی پار بەغدا لەگەڵ ژمارەیە ڕێوشێنی تردا ڕێگەی گرت لەوەی گەشتی ئاسمانی نێونەتەوەی بکرێن بۆ هەردوو فڕۆکەخانەی هەولێر و سلێمانی و پشتی کوهێزین حکومەتە فیدرالیە عێراقی پار لە 16 ئۆکتۆبەری کەتین کەرکووکێ ئاڵای کوردستانی ji ser ئاڤاهیان û cihên bilind înan xwarê niha Kurdan li bere li şahiyên Newrozê dîsan ئالای xwe helbidin پێش 16 ئۆکتۆبەر کورد ئاڵای کوردستانی لەسەر فەرمانگە حکوومیەکانی کەرکووک هەڵکرد بەڵام لە دوای ئەو بەروارەوە کە هێزە عێراقیەکان باڵادەست بوون هەڵکردنی ئاڵای کوردستان لە نێو ئەو شارەدا قەدەغە کراوە حتمما ئاڵای کوردستان بەچای خۆ نادینی کو ئاڵای کوردستان ئاڵای کوردستان لەم شارە نەما تەواو کورد لە کەرکووک نەما ئەم سێ ئەفسەرە کووردە کە لە کۆمپانیای نەوتی باکوور دەوام دەکەن لەسەر هەڵکردنی ئاڵای کوردستان 4 ڕۆژ دەستگیر کراون هەروەها بەرپرسە کوردەکانی شارەکەش باس لە دەستگیرکردنی چەندین گەنجیتری کورد دەکەن لەسەر هەڵکردنی ئاڵای کوردستان دیارە ئێمە لەسەر بڕیاری مەحافزی کەرکووک هەساین بە هەڵدانی ئاڵای کوردستان لەسەر مقڕی فەوجەکەمان کە فەوجی تەواری بوو سەر بە کۆمپانیای نوتی باکوورین ئێمە مەسە بڵێن دوای ئەوەی کە 16 ئۆکتۆبەر کە دەستی پێکردەوە هاتن ئەمان جەماعەت لیژنەیەشیان لە بەغاوە تەشکیل کرد بۆ ئەوەی مەسە بڵێن بانجی ئێمەیان کرد و سێ شەو دەست بەسەرکران لەسەر ئاڵای کوردستان ئێمەش مەسە بڵێن کاتی خۆی بڕیار کردومانە ئەو کاتەشەر بە بڕیاریەوان هاتن لایەندا و ئێمەش سێ ڕۆژ دەبەسەرین بە هەمێتی هەموو برادران بە تایبەت ئەندام پەرلەمانەکانی عێراق بەڕاستی هاوکاریەکی باشیان کردین دەستیان خۆش بێ و هیوای سەرکەوتیان بۆ خواست ئاڵای کوردستان لەسەر پەیکەری پێشمەرگەش کە ئاماژەیە بۆ بەرگریەکانی پێشمەرگە لە کەرکووک داگیراوە و ئاڵای عێراق لە جێگەکەی هەڵکراوە هەروەها ئاڵای کوردستان لەسەر بارەگا حیزبە کوردیەکانیش داگیراوە لە ماوەی ڕابردووە ئەزموندەری خست نە حکوومەتەکانی ڕابردوو توانیان ئەو ناوچەیەدا ماڵن لە کورد وەنە لە 3 ساڵی ڕابردوو شایمە توانیمانەدای بماڵین لە پێکاتەکانی تر بۆیە پێکەوە ژیان بە هەموو ماناکانیەوە دەبێت لە ناوچەیە ڕنگ باتەوە ئەمڕۆ بە یاسبەی
پێویستە ئاڵای کوردستان لەو ناوچانە شان بەشان ئاڵای عێراق خەڵ بکرێت و بتوانێت دڵنیایەک بدرێتە هەموو هاوڵاتیەکی ئەو ناوچانە کە ئەو شارەی هەمویانە. پاساوی هێزە عێراقیەکان بۆ قەدەغەکردنی ئاڵای کوردستان ڕێگرتنە لە گرفتی تایەفی و بەرپرسانی حەشدی شعبیش ئامادە نین هۆکاری قەدەغەکردنی ئاڵاکە ڕوون بکەنەوە. سەبەبەکە ئەمانە خۆی ئەگەر ئەحزابەکان خۆیان جواب بدەن هەر حەزب حڕیەتی خۆیەوە بان مەقڕەکەی عالەمیدانە جوابی ئەم سوالە لای پرسیارەکەت لای ئەحزابەکانە. ساڵی ڕابردوو بەرپرسانی کورد کاتێک لە کەرکووک باڵادەست بوون بێ حسابکردن بۆ بەغدا ئاڵای کوردستانیان لەسەر فەرمانگە حکوومیەکانی کەرکووک هەڵکرد بۆیە بەشێک لە چاودێران پێیان وایە ئەوەی ئێستا بەغدا دەیکات جۆرێکە لە کاردانەوە. دڵشادەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک. سەرۆک داناڵد ترامپ بێتاوانی خۆی ڕادەگەیەنێ پاش ئەوەی کۆمیتەی زانیاریەکان لە ئەنجومەنی نوێنەران گەیشتنە ئەو بەرەنجامەی رووسیا هێرشی ئەلکترۆنی کردوتە سەر دامەزراوە سیاسیەکانی ئەمریکا هاوکاتی هەڵبژاردنەکانی ساڵی 2016 سەرۆکایەتی. ترامپ پۆستێکی لە تۆڕی کۆمەڵاتی تویتەردا نووسیوە پاش ئەوەی دیموکراتەکان وتوبیان کۆماریەکان شکستیان هێناوە لەوەی بەرگری لە ئەمریکا بکەن چونکە نەیانتوانیوە لێکۆڵینەوەیکی ڕژد لەسەر ئەو دۆسەیە بکەن. کۆنگرسمان مایک کۆنەوەی کە سەرۆکایەتی لێکۆڵینەوەکانی دەکرد دەڵێت ئیتر هیچ دیمانەیەکی تر ناکرێت لەسەر ئەو دۆسەیە لە ئەنجومەنی نوێنەراندا و ئەم ڕۆژ سێشەممە راپۆرتە 150 لاپەڕەیەکەی دەداتە دەست دیموکراتەکان. ومەهاکێ پشتی کوشتنە 17 کەسان دە خوێندنگەها پارکلاندا لە ئۆستانی فلۆریدا خوێندەکارین سەرانسەری ئەمریکا نەڕازی بوونان ڕێک دەخەن لە دژی تند و توژیا ژ ئەنجامێ بەدەستخستنە چەکان لە ئەمریکا. پشتی گولەبارانە قوتابخانە پارکلند لە ویلایەتە فلۆریدا گوتێدا خوێندکارێکی بەرێ 17 کەس کوشتن تەفگەرێک نیشتیمانی دەرکەت هۆلێ. پشتی مەهەکێ ژێ ڕووداوێ خوێندکار مامۆستا و کەسێندن وێ بەشداری ڕێبیڤانەکە 17 خولەکان ببن بۆ ڕێزگرتن لە قوربانیên vê karesatê û balê bikişînin ser pirsgirêkên hebû naçekan li xwendingehan. Roja pênşembiyê şaredarên New York Bill de Blasio ji bo guftugokirina vê mijarê li gel xwendikaran kom bû û dûpat kirin ku çalakiyên xwendkaran rêkeke ku dengê nû derkevin pêş. Lê rêkxistina niştîmanî ya kontrolkirina tifengan bêdeng e. دەما سەلەڤزیۆنê تەمەشا دەکەم û van karasata dibînim ku dikarin qet çê nebin ez hez dikim ku ev erkê min e wek kesekê ku dikare serê min jî bêt û tevlî berpirsiyarek hosa bibin. Lê hindekên din piştgiriya ve hewandina çekan û maddeya duyem ya destûra Amerîka dikin ku mafê helgirtina çekan dide. ئەو قەت نزانێت کا کەنگی کەسێکی چەکدار وێ بێ و دەما ئەو بێ پێویستە کەسێک ئامادە بەژێرە وەکو ئەفسەرێکی ئارامیە خوێندەگەهێ کوڕێ لێ بگرە حتاوی بکوژەژی دەما بێخواستن ji بۆ ئەولەهیە خوێندەکاران. Rêveçûn bo 24 Adarê li Washington hatiye amadekirin û yek jî bo 20 Nîsanê ku salvegera gullebarana sala 1999 ye li xwendingeha Columbine High School li wîlayeta Colorado bî. Hindek ji xwendingehan ragihandîne ku pênasînê bi van çalakiyan nakin û wê kesên beşdar ciza bikin. û hinên dî piştgiriya wan dikin û piştraz dikin ku beşdarbûn yan nebûna wan li rêveçûnan çi bandorê naxe ser daxwaza wan li zankoyan û xwendina wan. سەرکوەزیرە برێتانیا ترێسا مەی گۆتە ئەنجومەنی گشتیە برێتانی ku li gora zanyariyan û kerestê kîmyawî hatî bikarînan hikûmeta wê geştê wê encamê ku wesa diyar e Rûsya berpirsyara ji kuştina Sergey û Julia Skripal. Xanim May got niha ruh nû eşkereye ku birêz Skripal û keça wî hatine jeherîkirin bi kerestekî dermanekî ku li Rûsya tê duristkirin. Eva rengekî dermaniya dibêjinê Novichko wê got jî Rûsya şiyana duristkirin û bikarînana wî dermanî heye bo kuştina bi piştevaniya dewletê ji neyarên xwe re. دیاردەی قاچاقچێتی بە مرۆڤەوە یەکێکە لە دیاردە ترسناکەکانی ڕوبەڕووی مرۆڤایەتی دەبێتەوە لە هەموو ڕوانگەکانەوە.
تەنها لە ساڵی 2016دا زیاتر لە 7500 دۆسێ خراونەتە بەردەم کاربەدەستانی یاسایی تایبەت لەو دۆسەیانەدا کار دەکەن و زیاتریش سەبارەت بە سێکسی زۆرە ملەیی بوون. دەنگێ ئۆتۆمبیلên پۆلیسان ڕەشخەونا کەیت بداویانین. چەند چرکە مابوون ئەس حتا نەهێم دیتن. کەیت گوت ڕۆناهیا چرایên پۆلیسان بوو هیڤیەک بوو من پشتی چەند مەهێن کولەتییا سەکسی. ئەف هەمی دەست پێکرد دەما کەیت خوندکارێکە پۆڵا نەهابوو، لوی یەک و ئەوڕەڤاندی و هەتانەها نەهاتیە تاوانبارکردن لە خوندنگەها ناوەندی بوو لە کلاسەکە پەنابەرێن نەیاسایی. ئەو تەمەن 21 ساڵی بوو و کەیت ژی 14. The first thing he ever said جارایەکێ وی نامەیەک لەسەر فەیسبوک ji min ڕاشاند و گوت چاوên te gelek xweşikin. Dilê keyt ketewî li wî bi şevê diçû ber pencera jûrawê û ew bi dizî dibir ahengan lê şevekê ew êdî nezivirî. I was with all these old men. Ez di nav zalamên bi temen bûm. Min bes hizir dikir, wan ez ya pêxweşikim. Wan pîte bi min dikir. Ya tê bîra min hay ji xwe nema. Hindek tiş heta îro hêşta şêl û ewrawî ne. Ez gelek hatibûm êşandin û min birînet hindir hebûn. Internal damage. Du frawê nas kir li wî endamek bû ji grupa MS-13 çeteka Amerîka navarast. Hêş lê temenekê biçûk madeyên hûjbir didan Kate wek heroîn û PCP û leşevê dihat firûtin. Min bawer nedikir kes min bibîne. Kesê nezanî ez li kwî deme. Amy dayka Kate. She's the love of my life. ئەو خوشتڤیە ژیانا منە ئەو کەچە منیا بچووکە دەما ئەو هاتبوو ڕەفاندن من دەزانی ئەو ژنیوا دلێ خوا دەخوازە ئەز وێ پەیدا بکەم. پۆلیس کەیت وەک کەسێک ڕڤیایی دیت لێ لەوی ئەو وەک ئالاڤەک تەمەشا دکرد. وی سمبۆلەکە پارا لە لنگێ مدا و من nas kir ez bûmiya wî. Wê got eşkencedan dawî nethat. Someone would come in, someone would rape me. Her kesek hat jor dest dirêjiya seksî li min dikir. Yek dihat û yek diçû. Di demjmêrekê da du yan sê kes dihatin. Bi rojan ev kare bi min dikir. Ne xwarin yan av didan min û Louise tenê li min dinerî. Çend heftî derbas bûn, çetê dixwast wê bibin dervê wîlayetê. Li wir Kate çirayên polîsan dît û zanî êdî dawiye. Piştî 5 salên dermankirineka giran, Kate niha hîviyên din hene. Ew yê bi destgire û du cane bi kiçekê. Ev çîrokek bû ji çîrokên bazirganiya seksî yan qaçaxçiya tiya seksî ku li Amerîka têkirin me çîrokên dî jî li bernamên dahatî ji we re amadekirine. تا ڕۆژی هەینی و کورت کۆنەکشنێکی نوێ هەر لە خۆشیە جێتان بێڵین. خدا حافظ.